بۆ من ئەمە گرنگ بوو بە دەرفەتی ئەزانم چونکە میوانێکی تایبەتم هەیە ڕاستەوخۆ بۆی بچمە لای گفتوگۆی لەگەڵ بکەم بەڕێز نورەدین بابا گوتەبێژی وەزارەتی ناوخۆی سووریا کە ڕاستەوخۆ لە دیمەشقەوە لەگەڵم دەبن. بەڕێز نورەدینم کاتت باش، سوپاس کە ئامادەن لەگەڵمان. کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش بوو بەر لەوەی بێمە لای تۆ هەمووان تەئکید لە کۆتایهێنان بەم شەڕاکەنەوە خۆشتان نەزانن لە ناو وەزعەکەیان ئێوە ینی بڕیارەکەش لەلای ئێوەیە زیاتر ئاگربەست ڕاگەیەنراوە بۆ ماوەی 4 ڕۆژ. ئەمەوێ بزانم ئێستا ئاگربەست لە چ قۆناغێکیدایە تا ئێستا بە چ شێوەیەک بەڕێواچێ؟ بەڵێ بەڕێز نورەدین گوێی لە دەنگی منە؟ ئەگەر گوێی لە دەنگی منە بەڵێ دەمەوێ بزانم ئاگربەست لە چ قۆناغێکدایە بە چ شێوەیەک بەڕێوە ئەچێ لە سووریا لە نێوان هەسەدە و دیمەشق؟ خدای گەورە و میهرەبان، سڵاو لە ئێوە. حکوومەتی سووریا پێشتر و ئێستاش پەیوەستە بە چارەسەری ئاشتیانە و دیپلۆماسیەت چونکە گرنگی بە خەڵکی سڤیل دەدرێت و گرنگی بە مڵکی تایبەت دەدرێت تەواوی پێکاتەکانی سووریا و سامانی سووریا پێویستە لە پێناو بنیاتنانەوەی سووریا بۆ هەمووان کاریان پێ بکرێت. دوای ئاگربەستی ئەم دواییانە حکوومەت سووریا پابند بوو، بەڵام هەسەدەت جێگەی داخە پابند نەبوو. دوێنێ 11 کەس لە هێزەکانی سووریا کوژران و 25 کەسیش بریندار بوون. بۆیە بە تایبەتی لە گەڕەکی نەشۆ و خۆیران لە حەسەکە هەسەدە دەستی کردووە بە دەستگیرکردنی هاوڵاتیانی عەرەب و کوشتنی هاوڵاتیانی عەرەب. بە ڕەچاوکردنی ئەوەش دەوڵەتی سووریا هەمیشە پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ کەسوکارانی لە پێکاتەی کورد و پێکاتەکانی دیکە هەبووە. باش تێدەگەن لەوەی کە زۆرینەی خەڵکی گەلی کورد لە سووریا و لە دەرەوەی سووریا لەژێر پرۆپاگەندەی پەکەکەن و هەموو کردەوەکانی پەکەکە لە دژی پێکاتی کوردیت چ لە سووریا لە تورکیا یان لە عێراق یان هەر دەوڵەتێکی دیکە کە پێکاتی کورد لە خۆ دەگرێت. بەڕێز نورەدین واتە تۆ بەم نەڵێ هەسەدە پێشێلی ئاگربەستی کردووە، بەڵام با من زۆر بە کورتی ئەم هەواڵەی بەردەستمت پێ بڵێم کە هەسەدە شەڵێەوە گروپەکانی دیمەشقن بە چەکی قورسەوە لە ناوچە جیاوازەکان لە بۆردومانکردن و هێرشەکانیان بەردەوامن 22 جار پێشێلکاری ئاگربەستیان کردووە، تەنانەت هێرشەکانیان بەردەوامە بۆ سەر گرتوخانەی ئەقتان. چ وەڵامێکت هەیە؟ سەرەتا پێش هەموو شتێکە بمانەوێ باز لە زیندانی ئەقتان بکەین. زیندانی ئەقتان هەرخۆی لە سەرەتاوە هێزی هەسەدە لەوێ جێگیرکراون و لێ هێرش دەکەنە سەر سوپای سووریا. ئێمە لەوێین بەشێکین لە هاوپەیمانی نێودەوڵەتی بە گوێرەی هاوپەیمانی نێودەوڵەتی جموجۆڵ دەکەین. هاوپەیمانی نێودەوڵەتی لەلایەن ئەمریکا کە پاڵپشتی دەکرێت دەبینین ئێستا درۆ لەلایەن هەسەدەوە بڵاو دەکرێتەوە، پروپاگەندە بڵاو دەکرێتەوە. ئەگەر بمانەوێت لە ڕاستیدا هێرش بکەینە سەر شوێنی نیشتە جێبوونی خەڵکی سڤیل لە ناوچەکانی هەسەدە بە ئامانجگرین ئەیکوا شەهیدەکان لە کوێنەوەی هەسەدە باسییان دەکات. ئێمە تا ئێستا پێشڕەوە نەکردەوە سەر هەر ناوچەیە کە کورد تێیدا نیشتە جێبێت جگە لە ئەشرەفی و شێخ مەقسوود. ئەو شەڕەکەی ئەوێش بینیمان سەدان دەستگای میدیایی ڕووماڵیان دەکرد. بینیمان لە هەر شوێنێک کە شەڕ دەکرا خەڵک پێشوەختە ناوچەکەیان چۆڵ دەکرد. زۆرینەی ئەو ناوچانەی کە ستەمیان لێ دەکرا خەڵکی شوێنی نیشتە جێبوونی هاوڵاتیانی پێکاتەی عەرەب بوو، لەلایەن هەسەدەوە ستەمیان لێ دەکرا. ئێستا کە داوامان کردووە بە دیپلۆماسی چارەسەر بۆ دۆخەکە بدۆزرێتەوە خوێنی گەلی کورد پارێزراو بێت. باش تۆ بە من ئەڵێی کە هەسەدە پێشێلی ئاگربەستی کردووە، هەسەدە شەڵێ ئەوە دیمەشقە هێزەکانی سووریایە کە پێشێلی ئاگربەستەکەن. لایەنی سێهەم هەیە بوو ئەوەی چاودێری ئاگربەست بکات؟ من لە قسەکانم باسمەوە کرد کە لایەنی سێم بوونی هەیە، ئەویش هاوپەیمانی نێودەوڵەتیە لە سەروی هەموو شێوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە، بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سپۆنسەری ئەو نێوەندگیری و ڕێکەوتنە یەک لە دوای یەکەکانی نێوان حکوومەتی سووریا و هەسەدەی کردووە. و باز لەوەش دەکەم سەرکردەی کورد سەرۆک بارزانی
بەشێکی زۆری ئەو ڕێکەوتنەی بەهۆی ئەوە بووە دەستخۆشی لێ دەکەین سوپاسی دەکەین بەهۆی ئەو ئاگربەستی ئەم دواییانە ئەو ڕێکەوتنانەش کە هەسەدە پێوەی پابندی نەبووە دەستخۆشی لە سەرکردە سەرۆک بارزانین دەکەین و هەروە ئێمە هەوڵەکانی ئەو بەرز ڕادەگرین لە بابەتی پاراستنی خەڵکی سووریا و هەروە بە سەلامەتی بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان. پرسیاری زۆرم هەیە لەگەڵت گفتوگوی بکەم بەڕێز نورەدین با ئەم پرسیارە شەر لەسەر ئاگربەست بکەم. ئاگربەست منیش وەڵام بە هەموو پرسیارەکانە سپاس دەکەم. ئاگربەست توانی لانی کەم هەندێک ئارامی بگەڕێنێتەوە بۆ سووریا و تەواوی ناوچەکان؟ من دەڵێم ئەو ئاگربەستە هەر خۆی لە سەرەتاوە لە پێناو خەڵکی سڤیلە ئێمە هیچ نیازێکمان نییە هەروەک هەسەدە لە میدیا درۆینەکەی باسی دەکات دەڵێ پێشلکاری دەرەق بە خەڵکی سڤیل دەکرێت و خەڵک ئاوارە دەکرێت لە ئەشرەفیە و شێخ مەقسوود ئێستا لە دووگەڕەکە ماون خەڵکەکەی و نیشتە جێبوانی ماون هەر ڕۆژنامە نووسێک بێوێ دەتوانێت بچێت و ڤیدیۆ بگرێت لەوێ ئێمە لە ناوچەی جەزیرەی سووریا پێشڕەویمان بۆ سەر ناوچە عەرەبیەکان هەبووە ئەو پێشوەچوونەش بەهۆی پەیوەندیە بەهۆی ستەم کردەوە ستەمکارەکانی و ڕگەزپەرستیەکانی هەسەدە بۆ دەرەق بە هۆزە عەرەبیەکان لە ناوچەی جەزیرە عەرەبی تەنانەت لە کۆبانێش ئێمە ئەجندایەکمان نییە لە دژی پێکاتی کورد بەکاری بێ هێزەکانی ئێوە نەچوونەتە ناوچە کوردیەکان بەڕێز نورەدین هێزەکانی ئێوە نەچوونەتە ناوچە کوردیەکان یاخود هەنگاوێکی لەو شێوەیەتان دانەناوە بۆی بچنە ناوچە کوردیەکان؟ ئەوەی ئەو ململانەی تەقاندەوە وای کرد خەڵک دەست بۆ چەک ببات نەبوونی پابندیەکانی هەسەدە بووە بە ڕێکەوتنی دەی ئادار و ڕێکەوتنەکانی دیکە پێوەی پابند نەبووە کە بە نێوەندگیری و سپۆنسەری هەرێمایەتی و هەرێمی کوردستان و سەرۆک بارزانی سپۆنسەری و ڕێکەوتنانەیان کردووە واتە ئێمە نەمانویستوە چەک لە دژی پەکەکە بەکاربێنی کە ئێستا بەناوی هەسەدەوە شەڕ دەکات بەڵکو ئەو گروپە خەڵکی سڤیلی بامانج کرد لە حەلەب لە ڕێی بردومان بێت لە ڕێگەی تەقەکردنەوە بێ یاخود هاوەن بۆ سەر دوکانەکان یاخود باڵەکان ڕەتی کردەوە چارەسەری سیاسی و دیپلۆماسی جێبەجێ بکرێت بۆیە ناچار بووین ئۆپەراسیۆنی سنووردار بۆ پاراستنی خەڵکی سڤیل ئەنجام بدەین و چوونی دەوڵەتی سووریا بۆ ناوچە کوردیەکان ئەوەیە ئێمە پابندیم بۆ ڕێکەوتنانەی بە سپۆنسەری نێودەوڵەتی واژۆ کراوە هەسەدە ئەگەر بەردەوام بێت لە بەکارێنانی چەک و بامانزگرتنی خەڵکی سڤیل و بەکارێنانی پێکاتەی کورد کە دەیان ساڵ لەلایەن ڕژێمی بەعسەوە خراپ بەکاردەهێنران ئێمە ئەو کات بەڕێز نورەدین ئێمە تۆ زۆر تاکید لە پابند بوونەکەیتەوە ئێستا هەسەدە پێوەست بێت بە چارەسەری دیپلۆماسی بە دڵنیا و ئێمەش ئەمە قبول دەکەین کۆبانێک گەمارۆ دراوە ئامادەنە و گەمارۆیە هەڵگرن ئەگەر پابندن کۆبانەی لە ژێر گەمارۆنیە ئەمە پروپاگەندەیەکی هەسەدەیە من داوا لە هەموو ڕاگەن ئازادەکان دەکەم ڕێکخراوە مرۆییەکان بە تایبەتی دەستگای خێرخوازی بارزانانی لە هەرێمی کوردستان بێتە سووریا من خۆم لەگەڵی دەڕۆم بۆ کۆبانێ باش ئێمە تیمەکانمان لە ڕێگان تیمێکی میدیاییشمان لەوەیە بۆی کە زانیاریەکان وەک خۆی بگوازێتەوە لە شاشەوە پیشان بدرێ ڕێگە بە تیمەکەی ئێمادەن بچێتە ناو کۆبانێ بچێتە دەوروبەری کۆبانێ لێرەوە پێم خۆشە وەڵامی و پرسیارم بیتەوە لەلایەن حکوومەتی سووریا و هیچ کێشەیەکمان نییە ئێمە ترسمان لەوەیە هەسەدەستەمیان لێ بکات ئێمە وەکو وەزارەتی وزە ڕاگەندراوێکیان بڵاو کردەوە لەبارەی بڕینی ئاو و کارەبە لەسەر شاری کۆبانەی کە ئەمە دوورە لە ڕاستی باش دوای هەندێک زانیاری ترتەیەمێ هەندێک ئەوەی کە هەسەدە بڵاوی کردێتەوە یاخود پەیامی ئەوانیش بۆ تەگوازمەوە کە خۆشت ئاگاداری بۆی کە وەڵامم دەستکەوێ بەڵام بابین باسی پرسێکی گرنگی با بڵێم مەترسیدار بکەین لە ناوچەکە کە نەک تەنها مەترسی بۆ سووریا و ڕۆژاوا هەیە مەترسی بۆ وڵاتانی دراوسێ بۆ وڵاتانی ئەوروپاش هەیە ئەویش زیندانیانی داعشە بابزانین وەکو حکوومەتی سووریا چەند زیندانی داعشتان کۆنتڕۆڵ کردووە ئێستا چەند لە ژێر دەسەڵاتی ئێوەیە چەند لە ژێر دەسەڵاتی هەسەدەیە ماوە
بابەتی زیندانەکانی داعش کارتێکی گێچەڵپێکردنی سیاسی بۆ هەسەدە بەکارینەوە لە پێناو مەشروعەتی سیاسی خۆی بەدەست بێنێت و هاوپەیمانی نێودەوڵەتی پارەداری بکات بۆیە هەسەدە هەرچی ئۆپۆزیسیۆنی هەسەدە بوو لە زیندانی دەکرد پێکاتی عەرەبی بە داعش تۆمەتبار دەکرد بۆیە دەوڵەتی سووریا ئێستا چووەتە زۆرینەی زیندانەکان بەڵکو پێشەوەی دەوڵەتی سووریا بگات هەسەدە هەر خۆی پێشوەختە پێشیش ئاگادارکردنەوەیەک زیندانەکانی کردەوە و داعشەکانی ئازاد کرد لە کاتێکدا ئێمە دژی ئەوە بووینە هەسەدە ئەمەی وەکو کارتێکی کۆتا کار بەکارێنا و هاوپەیمانی نێودەوڵەتی ڕەتی کردەوە هەسەدە ڕەتی کردەوە قبول نەکرد هەسەدە و کارانە بکات چونکە ئەمە خۆکوشتنێکی سیاسیە بەڵام پێشەوەی دەوڵەتی سووریا بگات بە زیندانەکانی وەک شەدادێ و زیندانی دیکە هەسەدە هەزاران داعشی ئازاد کرد بۆی ناوچەکە نوقمی تیرۆر بێت و تیرۆر لە بەڕێز نورەدین ساڵانێکی زۆرە کە ئەو زیندانیانە دەوڵەتی سووریا یەکێک لە گرنگترین بەندەکانی ڕێکەوتنی ئادار دۆسە ئیدارەدانی زیندانەکانی داعشە هەسەدە هەر لە سەرەتاوە لەدەی ئادارەوە دژی یاخود کاتی دەکوش لەو جێبەجێکردنی دەوڵەتی سووریەمە پلانی پێشوەختەی هەبوو بۆ هەڵوەشاندنەوەی ئەو تۆڕە تیرۆریستەی کە هەسەدە بەڕێز نورەدین ئێوە ئاگادارن کە هەسەدا ڕۆژئاوا شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعشی کرد لە بری جیهانیش نەک تەنها خۆی واتە کورد قوربانی زۆری داوە شەهیدی داوە زیاتر لە 10,000 شەهیدی داوە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش وە ساڵانێکی زۆرە ئەم زیندانیانە کورد پارێزگاری لە سووریا لە ڕۆژئاوا لە وڵاتانی دراوسێ لە وڵاتانی ئەوروپاشەکە بۆی نەبنە مەترسی ئێستا تۆ ئەڵێ ئەوە هەسەدەیە زیندانیەکان ئازادەکە ئاخر ئەمە چۆن یەکەگرێتەوە بەرژەوەندەکە لە شوایە بۆچی هەسەدە دەبێت زیندانی داعش ئازاد بکە لە کاتێکا کە خۆی شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعشی کردووە بۆی بۆتان ڕاست بکەمەوە دوو هەڵی زەق هەیە هەڵی یەکەم ئەوەی پێی دەگوترێت ڕۆژئاوای کوردستان جەزیرەی سووریا و پارێزگای حەسەگا ڕێژەی دانیشتوانی کورد لە سەدا 30 زیاتر نییە لە کاتێکدا پێکاتی عەرەب زیاتر لە سەدا 55 و پێکاتەکانی دیکە لە شەرکەس و ئەرمەن و تورکمان ئەو ڕێژەیان پڕ کردوەوە بۆی بگات بە سەدا 100 ڕاستی دووەم ئەوەی سەرەتا شەڕی داعشی کرد کەتیبەکانی سوپای ئازاد بوو لە ئیدلیب و حەلەب لە هاوپەیمانی سوپای مجاهیدکاران ئەگە بگەڕینەوە بۆ مێژوو ڤیدیۆ هەیە لە شەڕێک دەکەوێتە ڕێکەوتی یەکی کانونی دووەمی 2014 کە شەڕ لە دژێ گروپ ڕێکخراوی تیرۆریستی داعش دەکەین دواتر لە یەکی کانونی دووەمی 2014 لە دەوروبەری ئیدلیب و حەلەب شەڕەکان فراوانتر بوون خاڵی دووەم ئەگەر ڕاستی بکەینەوە بابەتەوەی بۆچی هەسەدە ئەو داعشانە ئازاد دەکات من دەڵێم چالاکوانانی هەسەدە و سیاسەتمەداران ئەمە وەکو کارتێکی گێچەڵپێکردن بەکاردێنن دەڵێن ئەگەر حکوومەتی سووریا نزیک بکەوێتەوە لێمان ئێمە داعشانە ئازاد دەکەین دووەم هاوپەیمانی نێودەوڵەتی و هەروەها سەرۆک بارزانی کە لەو بابەتە شاید حاڵ بوونە بوونی هەسەدە پەیوەستە بە بوونی داعش واتە هەسەدە ئەگە زیندانەکانی داعش ڕادەستی حکوومەتی سووریا بکات حکوومەتی سووریا کۆتایی بۆ دۆسیە دێنێت ڕشەکێکی دەکات بەڵام هەسەدە ئەو دۆسیە بەکار بێنێت بۆی ڕێکخراوی داعش بوونی هەبێت تاوەکو مەشروعیەتی و بە یاسای بوونی هەسەدە بەردەوام بێت و هاوپەیمانی نێودەوڵەتی پارەداری بکات و پرسەکی بکات بەڕێز نورەدین من پرسیارگەلێکی زۆرم بۆ دروسە بێ لە قسەکانی تۆ بەڵام بۆ ئەوەی کە گفتوگۆکانمان بە شێوەیەکی ئارام بێت لە یەکتر تێبگەین من زانیاریم ئەوێ لە بەڕێستان بۆی کە بیگەێنیت ئەمەوێت پرسیار لەسەر زیندانیانی داعشکەم باشە تۆ باس لەواکەی ئەگەر هەسەدا زیندانیانی داعش ڕادستی حکوومەتی سووریا بکە ئێوە خۆتان پاسەوانی زیندانیەکانەکەن بەڵام ئێستا دەبینین کە هاوپەیمانی نێودەوڵەتی زیندانیەکان لە سووریاوە ئەگوازێتەوە بۆ عێراق ئەکرێ ئەمەم بۆ ڕوون بکەیتەوە بزانم ئەمە بۆچی و ڕێککەوتنی ئێوە چۆنە لەگەڵ عێراق و هاوپەیمانی ئەم زیندانیانە بۆ گوازرێنەوە چونکە هەسەدا هەر لە سەرەتاوە گرنگترین بڕگەی ڕێکەوتی دەی ئاداری پێشێل کرد ئەویش ڕادەستکردنی ئیدارەدانی کەمپ و زیندانەکانی داعشە بە حکوومەتی سووریا
ئازادکردنی یاخودکردنەوەی دەرگای کەمپ و زیندانەکان وای کرد پشێوەیەکی هەرێماتی لەسەر ئاستی عێراق و سووریا و تەنانەت لەسەر ئاستی تورکیاش دروست بکات بۆ ئێمە ئەو پشێویە چارەسەر دەکەین کە هەسەدە دروستی کرد چارەسەرێکی بەپەلە بوو بۆی بەشێک لەو زیندانی کراوانەی بەڕەڵا بوون دەستگیریان بکەینەوە ئەوانەی کە ماون ڕادستی عێراق دەکرێن بە گوێرەی ڕێکارە دوای کۆتایی هاتی ململانەکانی ناوچەی جەزیرە لە سووریا ئەو کاتە سەقامگیری دەگەڕێنینەوە بۆی جارێکی دیکە ڕێگە نەدەین ئەو داعشان لە ناوچەی هەسەدە دەستگیر کراون هەر جارێک هەسەدە بێ دەرگیان بۆ بکاتەوە ڕێگریان ئەمەوێت باسی ئەوەم بۆ بکەی من پرسیارەکەم بە کورتی ئەوەیە بۆچی ئەم زیندانیانە لە سووریاوە دەگوازرێتەوە بۆ عێراق لە کاتێکە کاتێ لە ژێر دەسەڵاتی هەسەدە بوو هیچ قسەیەکی لەو بارەوە نەبوو ئێسا کە قسەکە لەسەر ئەوەیە بدرێتە دەست حکوومەتی سووریا ئەمریکا دەیگوازرێتەوە بۆ عێراق وەڵامی ئەم پرسیارەم ئەوێ من لە بڕواادام وەڵامدا چونکە گوتم ناوچەکە ئێستا ئۆپەراسیۆنی لێە پشێوی لێە هەسەدا ئەو زیندانی کراوانەی ئازاد کرد ئێمە بۆی ناوچەکە بپارێزین سووریا و عێراق و ناوچەکە ئەمریکاشکە بەشێکن لە هاوپەیمانی نێودەوڵەتی ئەمە بڕیاری لەسەردراوە لە نێوان هەر سێ دەوڵەتەکە من باسم کرد ئەگەر ئێمە و عێراق و سووریا و ئەمریکا لەسەرەوە ڕێککەوتینە بەڵ ئەمە هەسەدە بووە کە ئەو زیندان کراوانەی بەڕەڵا کردووە بەڕێز نورەدین تۆ وا قسە بۆ من ئەەکەی کە هەسەدا کورد لە گۆشەیەکە دانراوە لە سووریا لە کاتێکدا نەخر پێکاتی کورد نا تەنیا هەسەدا پێکاتی کورد زۆر با من ئەمە بۆ بگوازمەوە ئێمە پار حزبی بەعسی کوردیە بەڕێز نورەدین بەڵام ئەنجومەنی ئاسایش ئەمریکا وڵاتانی ئەوروپا هەموو ستایشی هێزەکانی هەسەدەیان کرد لە ڕوبەڕووبوونەوەی داعش ئەکرێ ئێستا ئێوە ئەم ڕوبەڕووبوونەوەیە ئەم هێزە ئەم خەباتە زەربی سفر بکەن لە سووریا لە ڕاستیدا ئەم پرسیارە پێویستە ئاراستەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکرێت بۆ سەرۆک ترامپ پرسیار لێ بکرێت پرسیار لە باڵێز پرسیار لە تۆم باراک بکرێت کە چیتر کار لەگەڵ هەسەدە ناکەن ئەوەی کە کاری لەگەڵ هەسەدە کرد ئەمریکا دەکرد ئێستا ئەمریکا خۆی دەڵێ ڕۆڵی هەسەدە کۆتایی هاتووە پرسیارە دەبێت ئاراستەی ئەمریکا بکرێت نەک من آخر من کە ئاراستی تۆ یەکەم باسی ئەوانت بۆ کەمەڵم ستایشیان کرد لەبەرەوەی ئەوان لەبری هەموو جیهان شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعش و تێرۆریان کرد بابێ بەسەر پرسیارێکی تر بەڕێز نورەدین ئێوە ئاگادارن بینیوتانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان چەنددام پێشێلکاری بڵاو کراوەتەوە لەلایەن هێزەکانی سووریای عەرەبی یعنی قسەکە ئەوەیە ئەم پێشێلکاریانە دواتر ئێوە چۆن مامەڵی لەگەڵەکەن چۆن لێپرسینەوە لەو کەساناکەن کە ئەم پێشێلکاریانەیان کردووە دیارترین و زەقترین نمونەت پێ بڵێم ئەوەی کە یەکێک لە ئەندامانی سوپای سووریا پرچی شەڕوانێکی بەدەستەوە بوو دەیوت ئەمە کەزی شەڕوانەکەی کە دەنگدانەوەیەکی زۆری لێکەوتەوە کاردانەوەی زۆری بەدوا هات خەڵکی زۆر تووڕە کرد ژنی کوردی زۆر نیگەران کرد یعنی ئێوە لەسەر ئەماناڵێن چی ئەمەش هەسەدەیە لە ڕاستیدا لەو پرسیارە هەڵەیەک هەیە دەبێت ڕوون بکرێتەوە ئەوش سەرەتا لە ڕاستیدا دوو هەڵە هەیە بابەتی پێشێلکاریەکان کە بخرێتە سەر لایەنێک کە هەردوو لایەن نەگرێتەوە لە خۆی لە ڕاستیدا هەسەدە لە سەرەتاوە پێشێلکاری دەکات بە تایبەتی دەرهەق بە پێکاتی عەرەب قسە لەگەڵ بەڕێستەکەم بۆ یە پێشێلکاری سوپا خەمەڕوو شێوازەکانی سیاسەتی ڕەت کردەوە حەلەبی بۆردومان کرد ئەگەر ڕێگەم پێ بدەن قسەکانم تەواو بکەن یا خود وەڵام بدەمەوە من دەڵێم ئەو پرسیارە ئەو دوو هەڵەیە تێدایە هەڵە تێگەیشتە یەکەم پێشێلکاریەکان تەنیا بخرێتە سەر لایەنێک بێەوەی لایەنەکەی دیکە بەرپرسیار بێت کە دژی پێکاتەی عەرەب بووە ڕەگەزپەرست بووە هەسەدە لە سەرتا بۆ شێوێ بووە عەرەبی بە زۆرەملێ لە جەزیرەی عەرەبی زۆرەملێ ئاوارە کردووە و لە حەلەبیش هێرشی دەکردە سەر خەڵک و هاوڵاتیان لە پێکاتی عەرەب دووەم گرتەیەکی ڤیددیۆیی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو کراتەوە دەڵێن ئەو کەسە ئەو کارەی کردووە سەر بە فلان کەس ئەمە گرتەی ڤیددیۆیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو دەکرێتەوە چەندینیان لەوانەیە دروستکراو بێت لەوانەیە هەر ڕاست نەبێت
بۆیە بەڕێز هەر نورەدین. ڕاگەیاندنە کە ئەم ڤیددیویانە دەبینێت و بڵاوی دەکاتەوە دەبێت بابەتیانە مامەڵە بکات بەڕێز و لە نورەدین. ڕووی یاساییەوە لێپرسینەوەی لەگەڵ بکرێت. باش بەڵام ئەو سێت لەگەڵ هەموو گرنگە ئەمانەش وەزارەتی بەرگری سووریا بەیاننامەیەکی ئاشکرای بڵاو کردەوە تێدا هاتوو ئەگەر هەر سەربازێکی سووری پێشەرکاری بکە لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت بەڵام بۆ هەسەدە و بەیاننامەی نییە هەسەدە بۆ بەڕێز نورەدین من ئێستا بەڕێز نورەدین بابا گوتەبێژی وەزارەتی ناوخۆی سووریام لەگەڵە بۆیە من هەر پرسیارێک تایبەت بەلایانی حکوومەتی دیمەشق بێ ئاڕاستی بەڕستیەکەم مانای وانە گەر من هەسەدە میوانم بێ ئەم پرسیارە نەکەم نەخێر ئەمە پرسیاری ڕۆژناموانێ ڕاستم من کوردم بەڵام ئیتیک و ئەخلاقیاتی کارەکەم ڕێگەم پێ نادام پرسیارە نەکەم هەم لە ئێوە هەم لەلایەنی بەرامبەر کە هەسەدەیە با من باسی ئەوە بکەم تۆ ئەڵێی سوپای سووریا دیمەشق لە ڕووی یاساییەوە مامەڵە لەگەڵ هەر سەربازێکیەکە لە هێزەکانی ئاگەر پێشێلکارێکی کرد بێ کەواتە چەندان پێشێلکاری بە زیندوی بە مۆبایلی خۆیان وێنەی گیراوە بڵاو کراوەتەوە خراوەتە ناو سۆشیال میدیا کچانی شەڕڤان کچانی کورد دەگرن ئەڵێن ئەوە بۆمان هێناوی یعنی سوکایەتی بە دیلەکانەکرێت سوکایەتی بە گیراوەکانەکرێت تا ئێستا هیچ کەس سزا دراوە لەسەر پێشێلکاریەکان هیچ کەس دەستگیر کراوە بەڵێ من دەزانم چۆن بە شێوەیەکی ڕاستەوخۆ بڕیار درەکە ئەو گرتە ڤیددیۆیانە ڕاستە بەڵێ سوپای سووریا تێدا تێوەگلاوە دەبێت سوپای سووریا لە پرسیۆی لەگەڵ بکرێت من دەڵێم جیاوازی هەیە لە نێوان ڕاگەیاندنی پیشەی لەگەڵ ئەوەی ڕاگەیاندن خۆی بڕیار بدات لە پێگەی خۆیەوە بڕیار بدات ئەمە تایبەتمەندی ڕاگەیاندن و دەسەڵاتی ڕاگەیاندن نیە خۆی بکاتە خۆی وەک دادگە مامەڵە بکات و بڕیار لەسەر گرتەیەکی ڤیددیۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بدات من باز لە دوو بنەما دەکەم بنەمای یەکەم ئەگەر سەیری پێشێلکاریەکان بکەین با سەیری پێشێلکاریەکانی چوارچێوەیەکی مێژووی بکەین و هەموو لایەنەکان تێیدا بگرێتەوە دووەم هەر شتێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بکرێتەوە مەرج نییە ڕاست بێت ئەگەر ڕاستیش بێ لیژنەی یاسایی و مافەکانی مرۆڤەیە لێ پرسیینەوەیان لەگەڵ دەکات چارەنووسیان دەستنیشان دەکات سزاکەیان دەستنیشان دەکات لەگەڵ ئەمەش خاڵی سێم بڵێم وەزارەتی بەرگری سووریا بەیاننامەیەکی ڕوون و ئاشکرای بڵاو کردەوە هەر لایەنێک تێوەگلابێت لە پێشێلکاریەک لێ پرسیینەوەی لەگەڵ دەکرێت بەڵام ئەمە دەبێ ئە پرسیار لە ڕاگەیاندنیش بکەین و بە خەڵکی بە جەماوەریش بڵین بۆچی بەرز نورەدین ئێوە گوتەبێژی وەزارەتی ناوخۆی سووریان من سواس دەکەم منیش ڕاگەیاندن کارم تۆ باسی بنەماکانی ڕاگەیاندن و میدیای فەرمیم بۆکەی دەست خۆش منیش زۆر باش ئاگادارم و ئەو دەستگایشی کاری تیا دەکەم هەر بەو شێوەیە کاری کردو بەڵام منیش پێشنیازێک بۆ ئێوە بکەم کە باس لە جێبەجێکردنی یاسای جەنگەکەم لە بەرامبەر ئەو دیلانەی دەکەوێتە سەر دەست هێزەکان نابێت بەو شێوەیە مامەڵی لەگەڵ بکەن ینی قسەکەی من و تۆ لەسەر بنەمای یاسا و ئیتیک و ئەخلاقە با دوایین پرسیار بکەم باس لە تێکەڵکردنەوەی هێزەکانەکرێ هێزەکانی هەسەدا بە سوپا ئەمە چۆنە بێت لە کاتێکدا ئێمە دەبینین کە هیچ گونجاندنێک لە بینی دوو کەوانە ئەوەی لە ماوەی ئەم چەند ڕۆژی شەڕ و ڕوبەڕووبوونەوە بینیومانە هیچ گونجاندنێک و خاڵێکی لێک تێگەشتن لە نێوان هیچ لایەکان نییە سەبارەت بە ئامۆژگاریەکە من سوپاسان دەکەم و ببیرتان دێنمەوە کە دەوڵەتی سووریا و شۆڕشی سووریا لەسەر بنەمای دادپەروەری کۆمەڵایەتی و شکۆمەندی و مافەکانی مرۆڤ هەڵگیرسا ئەو بنچینانە لای ئێمە هەیە ئێمە لەسەر بنچینەیەک لە ڕەگەزپەرستی و شۆڤینی وەک پارتی کرێکارانی کوردستان هەڵنەگیرساوین ئێمە لە سەرەتاوە زیاتر پابندین بەراوردبەوانی تر بۆیە ئێمە وەکو دەوڵەتی شەرعیەتیشمانەیە و بۆ بەشی دووەمی قسەکان من دووپاتی دەکەمەوە دەوڵەتی سووریا هەمیشە داوای دانایی و دیپلۆماسیەت دەکات چارەسەری دیپلۆماسی دەوێت بۆیە ئێمە دەستخۆشی لە هەوڵەکانی هەموو نێوەندگیرەکان دەکەین نێودەوڵەتی بێ یاخود هەرێماتی هەبێ نێودەوڵەتی و هەرێماتیش وەکو نێوەندگیر بەشدارن دەتوان پشار لەوام بکەن ئێمە سەیری گەلی سووریا دەکەین کە گەنجینەیەکی استراتیژیە بۆ ئێمە ناکرێت بە هیچ شێوەیەک یەک لۆپە خوێنی ئەو گەنجینەیە بڕژێت بەڕێز نورەدین بابا گوتەبێژی وەزارەتی ناوخۆی سووریا ڕاستەوخۆ لە دیمەشقەوە لەگەڵم بووی سواس دەکەم